بله. باش. قبول. هەرچەندی نەدەم خویاکردنژی ئەسکەلەجانیمە دۆندرەوی چانتەیدا ئەو بەلگانامە هەنە کۆ ئەمێ پێ دەنگی خۆ بگینن هەموو جیهانێ ئۆپەراسیۆن دەنگێ مەلکویە مژی حەز کرد پێیورا من دیتنا دەنگێن هەری خۆشیە کوردایە سەرانسەری جیهانێ ویاف زەحمەت بە ji ber ku zehfê Kurdan dengên wan xweş in. Helbet min zanibû nehezimiye ku wan dengan hilbijêre. Ji bo vê min pêdivî bi alîkariya hosteyan heye. دیتنا دەنگێ هەری باش کارێکی گرانێ وێ دەمەکە درێژ بڤێژێرە پلان بڤی رەنگیە پێشی دەوێ هۆستە بێن ئامادەکردن من بە خۆندنامەیەکە باش ئامادەکردش بۆ وێ ئەڤ هەر چار کەس وێ ببن ژووری وێ ئەو باشترین دەنگان هەلبژێرن ژناوان کەسین کو مەوش سەرانسەری جیهانێ پەیداکردن کەسێ هاتی هەلبژارتن داکار بن دەرباسی قۆنەغادن ببن divê bilêta zêrîn wergirin یا ڕاست منە و بلێت دانین وێ دەرێ Vasileia? Detective? Detective Twitch? شوا و نووسینگە ژیان منە باوەرە مەفتە بێاتێ کارێ منە ژاکسیۆنێ حەز دکم وهاو ژووری تەمام vêga dor hate pirsa herî giring dengê me li ku ye Alo? Bele bele. Şşş. 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 Hadi. Baş. Xebereke xweş. Ji bo rêwîtiyê her tişt amade ye.
لە گەلێک وارانگەریە. دەبا بۆزل هەر تشتی بفکرم. ئەس کەتم هەر دەرێ. ئەس لە هەموو قوڵ و قاوێران گەریام. من لە هەموو باژاران گۆداری کرد. لە کۆلانێن وان گەریام. من پرسی دەبا بۆ ئەو دەنگ لەوان دەران بووە. من تێکلیان خۆ بکارانێ. دەبن شەرت و مەرجێن خراپ دەخەبتیم. کێدا من بەلە سەبەب نەدیشۆ. بڕاستیژی کەسێن دەنگ خۆشەنە. پێشبازên کوش سەران سەرێ جیهانê hatine wê yek bi yek performansên xwe pêşkêş bikin. Zor baş e. Wê dengên wan dilê me xweş bike. Li du wê xwediyên bilêtên zêrîn wê bibin çend grûp û wê li gel hev goraniyan bêjin. Kaş xwe li lêvnêre. Xweştirîn deng pêk vedistirên. 16 kesên ji nav wan jî dê hewl bidin ku bibin Kurd Idol. Di dawiya fînala mezin de jî yekemîn Kurd Idol dê were dîtin. Vaye, operasyona dengê melkû ye. Li seran serê cîhanê dengên herî xweş amade ne û li bendawiyekê ne ku bibin yekemîn Kurd Idol. Çon e? زۆر جوانە. ئێستا دەست پێ بکە.